بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشتنی ساڵەکانی ئێمەتان پێشکەش بێت. عزیزان و خۆشەویستان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵخێکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. خۆشەویستان لە بەرنامەی پێشۆماندا باسمان لەوە کرد کە نیشانەکانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان کامانن و ڕێگە دەرمانی چییە. باسمان لەسەر ئەوەش کردکە لە ئەگەری قبولکردن و یان نەکردنی کەسی گیرودەبوو بە مادە هۆشبەرەکان ئەبێت چی بکرێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا دەڕوینە سەر هەمان بابەت نیشانەکانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و کێشەی دەرونیەکان کامانن و ڕێگە دەرمانی چییە و درێژە بە وتوێژەکەمان دەدەین. بەو جیاوازیەوە کە مێمانی بەرنامەی ئەمڕۆمان کەسێکی تایبەتە بەڕێز دکتۆر عەتای قادری دەروون ناس و مامۆستای زانکۆ با لەوە زیاتر کاتی ئێوەی ئازیز نەگرم و هەم ئێمە و هەم ئێوە کەڵک لە بەرنامەکە وەرگرین. دەڕوینە لای دکتۆر عەتای خۆشەویست. دکتۆرگیان بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆرگیان بەڕێستان زانیاریێکمان پێ بدەن لەسەر کێشەی دەرونی سەرجەم ئەتیات. وەڵا بەداخەوە یەکێک لەو کێشانەیە کە زۆر کەسدا هەیە، یعنی شتێکی بڵاوە، شتێک نەکە بڵین مەسەلەن فقط 1% یا 0.5% جەمیعەت هەیە. یەکێک لە مشکلە زۆر گەورەکانیشە نوعی جیاوازیشی هەیە، چونچین ئەو مادە هۆشبەرانە 1 و 2 و 3 نین. ئەگە مەسەلەی ئالکۆڵی وەلانین خودی مادە هۆشبەرەکانی دیکە بۆ خۆیان مشکلێکی زۆر گەورە ساز دەکەن. ئەلان تقریبان ماوەی 15-20 ساڵە مەسەلەن لە بەعزە وڵاتێکیش وەکو ئەمریکا یەک سری دەرمان هاتوو کە لە ئەسڵدا ساز کرا بۆ کەسانێک کە ژانیان هەیە، کە ژانی بەدەنیان بەو دەرمانە کەم بکرێتەوە. نیشاندراوە کە ئەو دەرمانانەش مەسەلەن بۆتە هۆی مشکلێکی گەورە، چون زۆر کەس ئیستفادە لەوەی دەکەن بۆی کە وەکو مادەی هۆشبەری دیکە تاثیراتێکی لێ وەربگرن لە جیا بۆی کە بۆ ژانی بەدەنی ئیستفادەی لێ بکرێن. بۆ شتێکی زۆر بڵاوە لە زۆر وڵاتیش بەهۆی فەقیری و نەداری و ئەو مشکلاتێک کە وڵاتدا هەیە، دەو وڵاتانەشدا منداڵی کەم سن دەست پێ دەکەن بە ئیستفادە لەو دەرمانانە. جار باش دەگرێتەوە سەر سیاسەتی بەعزە دەوڵەتێکی کە و دەرمانانە بە دەستڕست قەراردا دەدەن، ئیمکانی ئیستفادە لەوان بەداخەوە زۆرتر دەبێت. زۆر باشە. دکتۆرگیان جیاوازیک هەیە لە کێشە دەرونیەکان و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان؟ ئالوودەبوون بە مادە هۆشبەرانە یەکێک لە ناکۆچیەکانی دەرونیە. یعنی ئەگەر چاو لە تەواوی ئەنوای ناکۆچی دەرونی بکەین، ئالوودەبوون بۆ دەرمانە بەشێکە لەوان، فەسلێکە لەوان. وەک مەسەلەن چۆن خەمۆچی فەسلێکە، ترس و نیگەرانی فەسلێکە. جا هەرێک لەوانە نوعی جیاوازیان هەیە. مەسەلەن خەمۆچی لە فەسلی خەمۆچیدا مەسەلەن 4-5 نوعی جیاوازی نەخۆشی یا ناکۆچی هەیە. ئالوودەبوون بە دەرمانانەدا دەو فەسلەیدا چەندین نوعی جیاواز هەیە. جار و بارەش دەگەڵ یەکتر یەکڕادێن. مەسەلەن زۆر کەسدا کە ئیستفادە لەو مادە هۆشبەرانە دەکەن ناکۆچی دەرونی دیکە هەیە. مەسەلەن ترس و خۆفێکی زۆر هەیە. جار و بارە بۆ غاڵببوون بەسەر و ترس و خۆفەیدا دەست دەکەن بە ئیستفادەکردن لەو دەرمانانە. جار و بارە مەسەلەن خەمۆچی هەیە. جار و بارە خۆفی تایبەتی هەیە سەر بەوەی کە حەز دەکەن مەسەلەن کەسێک بۆ دوایان کەوتو دەیان هەوێ ئازێتیان بکە، یا بۆ دەزانن مەسەلەن هەموو کەس دەیهوێ بە زیدی وان حەرەکەتێ بکە. فکر و بۆچوونێکیان هەیە کە لە ئەسڵدا وجودی نییە، ینی ترس و خۆفهایەکیان هەیە کە نابێ هەبێ، و لە دەوروبەرەکانیشان کە پرسن دەڵێن کە ناشتێکی وان نییە، بەڵام دە باوەڕی خۆیاندا مەسەلەن ترس و خۆفێکی وا هەیە کە باعیس دەبێ ڕاحەتتر بچن بۆ لای ئەو دەرمانانە و ئیستفادەی لێ بکەن. جار و بارەش سەبرا ئەو مشکلاتی دیکە ناکۆچی دەرونی دیکە ساز دەکرێت. ینی هەوڵ دەست پێ دەکەن بە ئیستفادە لەو دەرمانانە، بەداخەوە ئەوانە تاسیری دەکەن، ئەو مادانە تاسیری دەکەن لەسەر مێشی ئینسانی، مشکلی دیکە ساز دەکەن. مەسەلەن کەسێکی کە خەمۆچی نەبووە بە هۆی ئیستفادە لەو مادە ئالوودانەدا سەبرا تووشی مەسەلەن خەمۆچی
مثلا ترسێکی زۆر یا فکری تێک دەچێت وە دەزانێت مثلا وە دوای کەوتون کە بیکوژن یا مثلا لە خەتەردایە لە حاڵێکی دا کەشتێکی وەوجودی بۆیە زۆر جار تێکەڵن ئەوانە بەداخەوە زۆر کەمیش پێش دێ کە ئینسان ئیستفادە لەو مادە هۆشبەرانە بکات لە ماوەیەکی زۆردا و تووشی شتی دیکە نەبێ بۆیە پێویستە کە وەختێکی کە کەسانەکەن کە تووشی ئەو مشکلاتن بەڕاستی لێکۆڵینەوەیەکی دروست هەبێت کە بزانن چۆن دەست پێکراوە بۆ بەردەوامە ئەو کەسە لەسەر ئیستفادە لەو مادە هۆشبەرانە و چ ناکۆچی هەیەکی دیکە هەیە چونچی پاشی ماوەیەکی ئیستفادە لەو مادە هۆشبەرانە بۆیە کە غەڵەبە بکەن لەسەر ئەو مشکلەکانی دیکە و بۆیەش بەردەوام دەبن مەسەلەن کەسێکی کە ترس و خۆفێکی زۆری هەیە هەست دەکات کە وەختێکی لەو مادە هۆشبەرانە ئیستفادە دەکات ترس و خۆفەکەی کەمتر دەبێتەوە ئەوش دەبێتە هۆی وەی کە پێی خۆشێکە بەردەوام بێت لەو مادە ئیستفادە بکات هەرچەند کە بۆ خۆشی دەزانێت کە زەرری لێ دەدا مشکلی بۆشی ساز دەکات ژیانی تێک دەدا بەڵام ئەوە باشترە لەوەی کە ئەو ترس و خۆفە دەرونەیە هەبێ بۆی گرنگەوەیە کە فقط نەچینە سەرەوەی کە چۆن دەتوانین یارمەتی و کەسەی بدەین کە لەو مادە هۆشبەرەی ئیستفادە نەکاوە لای بنێ بەڵکی دەبێت بزانین چ شتێکی دیکەش هەیە کە دەبێت یارمەتی بدرێتێ کە حەز نەکات ئیستفادە لەو مادە هۆشبەرانی پێویستە بۆی بە کورتی دکتۆر گیان بە باشی ئاماژت کرد بەوەی کە چۆن خەمۆکی یا هەر ئەو کێشە دەرونیە ئەبێتە باعثیەوەی کە بەرەولای ئاحتیات بڕین دەمزانم نیشانەکانی ئەوەی کە کەسێک چۆن بزانێت کە کێشەی دەرونی بۆ هاتووە لە درێژخایەنە بۆ نمونە بڵێم کابرا هەیە مەسەڵەن کەسی عەزیزێکی خۆشەویستێکی لەدەست ئەدات ئەو وەختە بە ماوەیەکی درێژخایەن یەک نوع ڕەفتار لە خۆیان بروز ئەدا نیشان ئەدات کە حتا کەسی دەوروبەریشی نازانن بۆ خۆشی نازانێ بەوە چۆن کەسەکە بزانێت کە تووشی کێشەی دەرونی بووە بەتایبەت خەموکی بەداخەوە زانایەکە کە دەبێت بڵاو بکرێتەوە مەسەن لە لای ئێوە کە لەسەر تەلەڤیزۆن و ڕادیۆ و شتیوان چونچین بە شێوەیە گشتی خەڵک نازانن ئایا ئەوە کێشەیەکی دەرونەیە مەسەلەیەکی دیکە چون جاروبارە مەسەلەن خب لە دەستدانی کەسێکی هەمیشە باعثی خەم و ناڕەحەتی دەبێت بەڵام وەختێکی خەم و ناڕەحەتەکە مەسەلەن ماوەیەکی زۆر دەخایێنێ ماوەیەکی زۆر دەبا ئینسان ناگەڕێتەوە سەر خەتی ژیان ئەوە بۆ خۆی دەتوانێت مشکلێک بێت کە ئینسان دەبێت چاوی لێ بکات زۆر جار ئەو کەسێک کە بۆ خۆی تووشێتی متەوەجیوەی نابێت دەوروبەرەکان دەبێت ئاگادار وەختێکی عادەتەکان بگۆڕدرێ وەختێکی کە ئینسان ئەو شتانەی کە پێی خۆشە دەیکرد نایکە وەختێکی هاموشۆکەی زۆر دەگۆڕێ مەسەلەن وەختێکی خۆی زۆر بەتەنیا ڕادەگرێ خۆی لە خەڵکی دوور دەکاتەوە شتایەکی دەکا کە زۆر خەفادان مەسەلەن بە ئاشکرا باسی ناکە ئەوانە شتێکن کە دەوروبەرەکان دەبێت هەندێک ئاگادار بن معمولاً ئەلایمی وەک ئینسان دیە سەبرا تووشی ئیستفادە لەو مادە هۆشبەرانە دەکا ئەو جورە ڕەفتارانەیە کە زۆر شت دەگۆڕێت لە حرەکەت و ڕەفتاری ئەو کەسەیدا زۆر شت دەگۆڕێت بەڵام زانایی بەسەروەی کە ئایا ئەو کەسە مشکلی دەرونی هەیە یان شتێکە کە بەڕاستی زەحمەتە ئەگە دەوروبەرەکان هەست دەکەن کە بە تایبەت خۆی دوور دەکاتەوە لە کەسی دیکە و زۆر بەتەنە دەمێنێتەوە و ڕەفتارەکانی دەگۆڕێت دەبێت پەیوەندی بکەم بە کەسێکی کە هێندێکی زانایی هەبێت لەسەر ئەو مەسەلەی پرسیاری لێ بکەن پەیوەندی بکەن پێکەوە قسام بکەن لێ بکۆڵنەوە تەنها ئەو مشکلە ساز دەبێت کە تاغیری ڕەفتارێکی کە بتوانێت تەبیعی بێ وەکو نەخۆشی چاوی لێ دەکرێت نابێ واش بێ یعنی گرینگە کە وەکو وڵاتە غەربەکان هەموو شتێکی نەکەینە نەخۆشی زۆر شت عادێ مەسەلەن لە دەستدانی عەزیزێکی باعثی خەم و ناڕەحەتێکی زێکزار زۆر دەبێت بەڵام گرینگە ئینسان پاشی دی چەند مانگان بتوانێت بگەڕێتەوە سەر خەتی ژیان ئەگە هەر نەگەڕاوە سەر خەتی ژیان ئەو دمی پێویستی بە یارمەتی هەیە و پێویستی بە لێکۆڵینەوە هەیە بۆیە بە شێوەی گشتی خەڵک دەبێت سەبرا ئەلایمی ناکۆچە دەرونەکان بناسنەوە و بە شێوەیەکی گشتی گۆڕانی ڕەفتار و بۆچوون و هاموشۆ معمولاً نیشانەیەکی زۆر ڕوونی کێشەی دەرونی هەیە
بازە کەسێک باسی دەکەن کە دەروونێندا چ دەگوزێرێ و چ فکر و باوەڕێک و هەستێکیان هەیە، بازە کەسێک باسی ناکەن. بۆیش گرنگە کە ئینسان هەمیشە تەسەووری وەی نەبێت کە کەسێکی کە دەروونان ناڕەحەتە بۆ خۆی باسی دەکەن، چون جارە بارەی ئینسان بۆ خۆشی نازانەوە چێ دەقەڵێ، بۆ وام لێ دێ، بۆ ئەو هەستەم هەیە. جاربارە مثلا چونە شەرمی بکات، جاربارە پێی عیب بێ کە باسی بکات کە مثلا فکری ناخۆشم بۆ دێ یا خۆفێکی زۆرم هەیە، نیگەرانێکی زۆرم هەیە. بۆیە دەبێت سەبرا زانایی و ئاشنایی لەگەڵ ئەو ئەلایەمەی ساز بکرێت کە دەوروبەرەکان بتوان ئاگادار. دکتۆرگیان لە جارێکی تر لە بەرنامەیەکە هەر خۆتان فەرمووتان 300 جۆر کێشەی دەرونیمان هەیە، نازانم خەمۆکی بوو ئەگەر لە خاترمان مابێت، ئەو وەختە ئەم 300 جۆرە هەیە، ئێستا ناسین و ئەوەی کە ئاگاهبی لەسەر ئەو جۆرە نەخۆشینە، ئەوە شتێکی جیاواز. بەڵام چی بکەین کە زۆر زەخت نەکەوێتە سەر کەسێکی نەخۆش کە یا گیرودەی ئەو جۆرە کێشە دەرونیە بۆ ئیسە بە هەر شکڵێک؟ متوەجی نەبووم منزوورتان چی ئەو کەس؟ بەڵێ هەروەوتم کە لە بەرنامێکە خۆتان فەرمووتان 300 جۆر کێشەی دەرونیمان هەیە وەکو خەموکی. ئێستا خۆتان فەرمووتان ئەبێ زۆر ئاگاهبین لەسەرەوەی کە ئەو شتە تەشخیص بدرێت، بزانین نەخۆشیەکە چییە، ئەوە شتێکی جیاواز. بەڵام لێرای مەبەستمەوەیە چی بکەین زۆر زەخت نەکەوێتە سەر کەسێکی نەخۆش کە ئەو کێشەیە بۆ هاتوۆتە بەرەوەی بە هەر شکڵێک بە هەر جۆرێک ئەو زەختە نەکەوێتە سەری زوو لەو هێنە دەربچێت. گرنگەوەیە کە دەوروبەر بەڕاستی ئاگاداری ئەو کەسێک وشیار بێ و پەیوەندی بکەم بۆ کەسێکی کە بتوانێت یارمەتی لێ وەربگرن. بەستەجی بەوەش هەیە کە چ جور کێشەیەکی دەرونی بێ، بازێکیان وان کە ئیسان بۆ خۆی وەڕاست دەبێ و ناڕەحەت دەبێ و باسی دەکا و خەڵک ئاگادار دەبن و ئیسان دەتوانێت بچێت یارمەتی وەربگرێت. بەشی زۆری وانەش جاروبارە بە ڕەفتار دەرمانی جێبەجێ دەبێ بە گۆڕینی ڕەفتاری، بەشێکشیان پێویستی بە دەرمان هەیە، جاروبارەش تێکەڵاوی وانە. گرنگەوەیە کە ئیسان زانایی لەسەروەی هەبێ کە ئەوە انتخابی ئەو کەسەی نێ، جا چ نەخۆشیێکی دەرونی بێ وەکو مەسەلەن ترسی زۆر یا خەمۆکی چ ئالوودەبوون بە دەرمانی هۆشبەر، شتێک نە کە مرۆڤ بۆ خۆی هەڵی دەبژێرێ یا خەتای ئەو کەسەی نییە کە تووشی وەی دەبێ. ئەوە مەسەلەیەکی گرنگە بۆ زۆر یەک لەو مشکلە دەرونیانە بەشێکەیە کە دەگەڕێتەوە سەر ژێنێتیکی ئینسانی. چون ئەمە هەمومان چونکی ژێنێتیک شتێکی پیچیدەیە، هەمومان ئامادەجی یەکسەری نەخۆشیمان هەیە، هەم نەخۆشی بەدەنی هەم نەخۆشی دەرونی. مثلەن لە بەعزە خانەوادەیەکیدا نوعێک ئامادەجی ژێنێتیکی نەخۆشی قەلب و ڕەگ و شتیوا هەیە، تا بەعزە خانەوادەیەکیدا مثلەن احتمالی توشبوون بە بەعزە نوعێکی سەرەتانی مثلەن زۆرتر لە بابەت ژێنێتیکەوە. شێوەی ژیانکردن و شێوەی خواردن و ئیستراحەت و حرەکەت وانە بەشێکی تاسیر هەیە بۆ سڵامەتی ئینسانی، بەڵام بەشێکی زۆریش دەگەڕێتەوە سەر ژێنێتیک و تێکەڵاوی ئەو محیتێکە ئینسان تێدایە. هەمان شتیش بۆ نەخۆشی ناکۆچی دەرونی وجودی هەیە. یعنی کەسێکی کە مەسەلەن پاشی ماوەیەکی تووشی ئیستفادە ئالوودەبوون لە دەرمانە هۆشبەرەکان ئالوودە دەبێ بە ئیستفادە لەو دەرمانانە، بناغەیەکی هەیە بۆ وەی لە حاز ژێنێتیکیەوە، یا کەسێکی کە تووشی خەمۆشی دەبێ بناغەیەکی هەیە. جا ئەگە محیتەکە گۆڕرا و چوارچێوەی ئەو تەرەفەی وای لە هات کە سەر هەڵکەوتنی ئەو ناکۆچەیە زۆرتر بکە تووشی وەی دەبێ. زۆر گرنگە کە نەیکەینە خەتای ئەو کەسەی، بەڵکی شتێکە کە ئیسان بە هۆی جیاواز تووشی دەبێ. پێویستترین شت دەوەیدا ئەوەیە کە فکر لەوەی بکەینەوە چۆن دەتوانین یارمەتی ئەو کەسەی بکەین، چۆن دەتوانین پشتیوانەی ئەو کەسەی بین. لەجێگەیەکی بخەینە سەر وەی کە ئەوە خەتای تۆیە و ئەوە فقط مەسئولیەتی تۆیە و ئەوەی فقط دەبێت بە خۆت جێبەجێ بکەیت بە شێوەیەکی شاید بڵێن لە مەودی ئینسانی گەورەدا ئەوە دروستە، بەڵام لە عینی حاڵدا ئەوە یارمەتی نییە، یعنی ڕێگای بۆ کەسەی ناکاتەوە. گرنگەوەیە کە پرسیار لەوەی بکەین چۆن دەتوانین یارمەتی بدەین، چۆن دەتوانین یارمەتی بدەین کە یارمەتی وەربگری. چون جاروبارە ئینسان وەختیشی تووشی ناڕەحەتی نەخۆشی دەرونی دەبێ،
بۆ خۆی ئاگاداری وەی نییە کە پێویستی بەوەیە کە یارمەتی وەربگرێ. زۆر جار مەسەلەن کەسانێکی کە تووشی ئیسپایرە دەرمان ئەوەشبەرەکان دەبن هەست دەکەن کە بە خۆیان دەتوان تا حدێکی کۆنتترۆلی بکەن، بەڵام لە دەرەوەڕەکە چاوی لێ دەکەین دەبینین ناوە ژیانەکەی دێ تێک دەچێ و تاثیر دەکات لەسەر خانەوادە و دەوروبەرەکەی، بەڵام بۆ خۆی ئاگاداری وەی نییە. ئەوە شتێک کە دەبێ باسی لەسەر بکرێ و سەبرا بە شێوەیەکی زۆر دۆستانە، ینی بە خۆشەویستیەوە، بە هەستی خۆشەویستیەوە ئیساندانیشە باسی بکە لێ بکۆڵێتەوە، ڕوونی بکاتەوە بۆ کەسەی و ئەنگیزەی بۆ ساز بکات کە بتوانێت بچێ یارمەتی وەربگرێ و ڕەفتاری خۆی بگۆڕێ و بگەڕێتەوە سەر سڵامەتی. بەداخەوە نەخۆشی دەرونی لە زۆربەی وڵاتان وەکو شتێکی کە ئایب بێ چاوی لێ دەکەن، ینی ئەگەر کەسێک نەخۆشی دەرونی هەیە، ناکۆچیشی دەرونی هەیە، نایانهەوێ کەس بزانێ، نایانهەوێ کە بڵاو بێتەوە، لە حاڵێکی کە ئەوەش دەبێت وەکو هەموو نەخۆشیشی دیکە چاوی لێ بکرێ. هەموو کەس دەتوانێت تووشی نوعی جیاوازی نەخۆشی دەرونی بە یەک و دووش نین بەداخەوە، وەکو نەخۆشی دیکە تعدادیان زۆرە. بۆیە بۆ چوونەکە مهمە، بۆ چوونی مەحیتەی مهمە، پشتیوانەبوون زۆر مهمە و ئەوەی کە ئیسان لێ بکۆڵێتەوە دەتوانێت لە چۆ بە شێوەیەکی یارمەتی وەربگرێ بۆ زانایی زۆرتر و بۆی کە بزانێت چۆن بکە. گەرکمە بڕمە سەر هەرەوە پرسیارە بنەماڵەکان ئەتوانێت چه کاریگەرێکی لەسەر کەسی نەخۆشدا بنن سەرجەم، مەسەڵەن چۆن بتوانن بۆ نمونە چۆن بتوانن یارمەتی دەری بن. زۆر کەس بە وتەی خۆتان ئەی شاردنەوە بەتایبەت لە کچاندا شتێکی ئەی بە ئەو وەختە نازانم وەکو نەقزێک چاو لە کچەکە دەکەن، وەکەوەی کە ڕێکچی ئێمە ئەیبیار نییە، هیچ ئەیبیکی نییە، شتەکە ئەشارنەوە بەس لە درێژخایەنە کێشەکە چەند بەرابەرەوێتەوە. ئەو بنەماڵە بەتایبەت دایکی ئەو کچە بەبەستم زۆرتر لە کۆمەلگای کوردستانی خۆمانە کە لە زۆربەی شوێنەکانە بەداخەوە هێشتا سنەتێکی فەرەنگێکی سنەتی ئەوە نەبەرەوە. چۆن ئەتوانن یارمەتی دەری بن بنەماڵە باوک دایک، چۆن دایکەکە باوکی کچەکە ئاگادارە و کاتەوە بە قسەی خۆتان مقەسری نەکەن. بەڵێ بەداخەوە چونکی قبلا نەمان دەزانی چۆن یارمەتی ئەو کەسانە بدەین، تەسەور ئەوە بوو کە ئەگەر کەسێک مەسەلەن نەخۆشیێکی دەرونی هەیە دی و تا ئاخری عومری دەگەڵێتی، مەسەلەن کەسێکی کە تووشی ترس و خۆف دەبێت تەسەور ئەوە بوویدەوە قەت عیلاج ناکرێت، دیوە منداڵەکانیشی شاید ئاوە نەخۆش بن، بۆیە تەسەورەکە ئەوە بۆ کە نابێ باز بکرێت، نابێت کەس بزانێ، دەنا مەسەلەن زەحمەت دەبێت کە ژیانێکی بۆ ساز بکرێت زەماندا. ئەلان دەزانین کە ڕێگای چارەسەری زۆرێک لەو نەخۆشیانە هەیە و ئیسان دەتوانێت بەسەریاندا غاڵب بێت و دەتوانێت ژیانێکی زۆر باش بکە. حتا بۆ نەخۆشی دەرونی زۆر کورسیش ئەلان ڕێگا هەیە. چەند ئیستیسنا هەن کە بەداخەوە مەسەلەن حەدی ئەقەلێکی ئەو کەسانێک کە نەخۆشی دەرونی زۆر قورسیان هەیە مەسەلەن ناتوانین بە شێوەیەکی زۆر باش ئێستا یارمەتیان بدەین کە بگەڕنەوە سەر ژیانێکی زۆر باش، بەڵام تعدادی وانە زۆر کەمە. ڕێگای چارەسەری هەیە، زانایی هەیە، ئیسان دەتوانێت پەیوەندی بکە، یارمەتی وەربگرێ و بە گۆڕینی ڕەفتار و بۆچینەکەی، بە گۆڕینی شێوەی بیرکردنەوەکەی، بە دانانی چوارچێوەیەکی باش لە ژیانیدا دەوروبەریدا دەتوانین یارمەتی ئەو کەسێک بدەین کە ژیانێکی زۆر باش بکە بە کەیفیەتێکی زۆر باش و سڵامەتدا بێ. شاردنەوە و بازنەکردن و داوای دەرمان نەکردن یا مەعالەجە نەکردن بەداخەوە فقط مەسەلەکەی قورستر دەکا و پیچی دەتری دەکا. بۆیە گرنگ کە ئێستا باسی بکە و یارمەتی وەربگرێ. زۆر سپاس. گەرمە بڕۆمە سەر پرسیاری ئاعتیاد. زۆر کەس ئەم پرسیارە بۆیان هاتووەتە بەرەوە کە چۆن بزانین لە بنەماڵەکەم ئیسر کابرا هەست ئەژێ جگەر گۆشەکەم یا ئەوەختە نازانم کچەکەم بەتایبەت ئێستا لە مەدرسەکانە لە دەبیرستانەکانە لە ئێرانە نوع مخدراتێک هەیە، مادە هۆشبەرێک هەیە کە بەداخەوە بە ناوی مادە هۆشبەر ناوی لێ نابن.
باشە ئیستا چۆن ئەو دایک و باوکە بزانن کە مناڵەکانیان لە تەمەنی خوارەوە خەریکن گیرودە ئەبن گیرودەی اعتیاد ئەبن چه نیشانەلێکی هەیە سەرجەم دە دەرەجەی ئەوەڵدا ئێسان دەبێت تێ بکۆشی پێشی بگرێ پێشگرتنەکەشی بەو شێوەیە کە ئێسان باسی بکە کە ئەو زۆرە مادانە زۆر بڵاون بە نێوی جیاواز ئیسفادەیان دەکرێت بڵاو دەبنەوە و باسی وێ بکە کە دەتوانێت تاسیرێکی بێت چون جار وبارە ئیسفادە یەک جار ئیسفادە لە بەعازێک لەو دەرمان لە بەعازێک لەو مادانە دەتوانێت بەڕاستی مێشی سەین تێکدا ئەلان لە وڵاتەکانی دیکەش ئەوە زۆر بڵاو بۆتەوە یەکسەری حەب هەیە کە بە شێوەی شیمیایی ساز کراون کە وەکو مادە هۆشبەری دیکە هەن بەڵام لە چوارچێوەی ئەو مادانەدا دانانجێ بۆیە خەلافی یاسای نین دەتوانن بڵاو بکرێنەوە بازێک لەوانش تێکەڵاوی شتیوان کە سەمین یعنی ئیسپارە یەک جار دوو جار لەو مەسەلەن حەبانە کە دەتوانێت هێندێک هۆشی ئیسانی بەرێ و حاڵەتێکی مەسەلەن خۆش بدا مێشتی تێک دەدا جاروبارە باعیز دەبێ ئیسان لاڵ دەبێ چۆر دەبێ تەواوی سلسلەی عەسەبی لە کار دەکەوێت جاروبارە باعیسی فەلەز بوون دەبێ جاروبارە هەستی کولی لەدەست دەچێت یعنی ژیانی ئینسانی بەڕاستی تێک دەدا تایکوبات دەبێت بۆ خۆیان زانایی بەدەست بێنن لەسەرەوەی کە ئەوڕۆ چشت هەیەک هەیە منداڵەکانی ما تووشی چشت هەیەشی دەتوانن ببن هێندێکی لێ بکۆڵنەوە هێندێک زانایی لەسەرەوەی وەربگرن لە ماڵە باسی بکەن لە ماڵە باسی بکەن بە شێوەیەک کە منداڵ بزانێت کە هەرچەند کە شاید شتێکی مەسەلەن جالب بێ و پێیان خۆش بێ مەسەلەن جاروبارە ئیمتیحانی بکەن متەوەجی وەی بن کە خەتەرەکە یەکجار زۆرە بەداخەوە ئەلان شتی وا هاتوون کە ئیسپارەی فەقەت یەک یا دوو جار باعیز دەبێت کە ژیان تێک دەچێت مێشک تێک دەچێت ئەگەریش ئیسان ئیسپادی لە شتی وا کرد کە مێشی تێکچوو بەداخەوە ناگەڕێتەوە جێبەجێ نابێتەوە زۆربەی مادە هۆشبەرەکان وانین بەڵام ئەلان شتی زۆر بەداخەوە پیس هاتوون کە دەتوانێت ئەو نەتیجانەی هەبێ ئیسان دەبێ وەکو دایک ئاگادار بێ مەسەلەن وەختێکی منداڵ دێتەوە بزانێت کە حاڵەتی عادی هەبێ وەختێکی منداڵ دێتەوە هێندێک حاڵەتێکی جیاوازی هەیە گلێنەی چاوی کراوەتەوە یا زۆر چکۆلە بۆتەوە یا مەسەلەن زۆر ئارەقەی دەکا یا مەسەلەن وەگوەیە کە هێندەی ئێنێرژی هەیە نازانێت چ بکا مەسەلەن حەجمانەوەی نییە یا تووشی خەمۆکی دەبێ و دوایە ڕۆژی دوایە دیسان دەگەشێتەوە شتایەکی دەکا باسی ناکە دەگەڵ کەسانێکی دێ و دەڕوا کە ئاشنا نین پێویستی زۆری مەسەلەن بە پوڵ هەیە و پارە هەیە دەڵێ مەسەلەن دەچمە فڵانە جێی بەڵام ڕوون دەبێتەوە کە نەچۆتە بێت دەچێتە جێگای دیکە باسی زۆر شتان ناکە ئەوانە هەموو عەلامی وەن کە شتێک دێ پێش دێ کە باش نییە یعنی خەتەری وەی هەیە کە شاید خەریکی ئیسپادە لە شتێکی کە بۆی باش نییە گۆڕانی ڕەفتار معمولاً یەکێک لە ڕوونترین ئەلعیمی وەیە کە کەسێک دێ دەچێت بۆ لای ئەتیات مەخسووسەن وەختێکی بۆ خۆشی هەست دەکات کە وەختێکی زۆر لەسەرەوەی دادێنێت فکری زۆر خەریکی وەیە بۆ خودی مەسەلەن کەسێکی کە دێ سەبراسە بەدەست لەو مادە هۆشبەرانە دەکات بۆ زۆر زار تەسەوری خۆیان ئەوەیە کە ئەم کەمێکی ئیسپادە لێ دەکەم زۆری ناکەم مەسەلەن هەفتەی جارێکی دەکەم کۆنترۆڵم لەسەری هەیە ئیسان خۆی فری دەدا نیشانێکی زۆر ڕوونی وەی کە دیە سەبرا بچێ بۆ لای ئەتیات ئەوەیە کە زۆری فکر لێ دەکاتەوە ئەگە فکری ئیسانی دایمەن چوو بۆ لای وەی کە ئەی ئیسپادە لەوەی بکەم ئەگە دڵی بۆی تەنگ بوو ئەگە ئەحساسی کرد دەبێ مەسەلەن جاری دیکە زۆرتری ئیسپادە لێ بکە ئەگە ئەحساسی کرد کە بە ماسی وەی کە دیە درەنگ دەبێ دیە بەدەنی تێک دەچێت ناڕەحەت دەبێت تووشی لەرز و سەرێشە و ئیسحاڵ و سەرجێژە ئەو جوورشتانە ئەگە ببێ ئەوە ئەلایمی زۆر ڕوونی بەدەنی وەیە کە ئەوەیدی تووشی ئەتیار بوو هەرچەند کە زۆر جاران ئیسان تێدەکۆشێ بەخۆی ئەو بیرەی بدا کە ئەمن ئەتیادم نییە ئەمن فقط کەمێک لەوەی ئیسپادە دەکەم ئەمن دەتوانم وەلای نێم هەروەک ویستم بەڵام ئەوەی کە
بۆ خودی ئەو کەسێک کە ئیسفادە لەوەی دەکا ئەوە گرنگە کە بزانێکە ئەگەر زۆری فکر لێ دەکەیەوە ئەگە تەواوی ئێنەژەکە دەچێتە سەروەی کە ئەو مادەیە بەدەست بێنی و هەد بێ و بتوانانی ئیسفادی لێ بکەی ئەوە نیشانەی وایەکەی دیوە دێی دەکەوێنەوەیەتیاتی بەڵام بۆ دەوروبەریەکان فقط ئەوەی کە زۆر گرنگ و ڕوونە معمولاً گۆڕینی ڕەفتار و شێوەی حرەکەت و هاتوچوونە ئەگە ئیسان شتێکی غێری تەبیعی دیت دەبێ باسی بکە و لازمیش نیە ئیسان وەکو دایک و باب بە دزی ئەو کارەی بکە بەڵکی دەبێ بڵێ بۆ منداڵەکانی بۆ لاوەکانی کە چونچین ئەو شتانە زۆرن و ئیمکانی احتمالی وەی هەیە کە مەسەڵەن دە چوارچێوەیەکیدا ئیسان هێندێک کۆنجکاو بێ پێی خۆش بێ ئیسفادی لێ بکە دەمهەوێت چاوم بەسەرت بێ گرینگە کە بزانم کە نەکات تووشی وەیبی چونکی خۆ ئیسانە بڵەخەرە مەخصوصەن لاوان پێیان خۆشە زۆر شتی تازە ئیمتحان بکەن زۆر شتی دەویستن جار بە تحتی فشاری دۆست و ئەو بەرەوبەری دەڵێن مەسەڵەن دۆستێک هەیە کە ئیسفادەی لەوەی کرد دەڵێ زۆر خۆشە زۆر باشە و هیچ نییە و مشکلێک نییە و احتیاجی ساز ناکاو پێش دەکەن امتحان دەکەن بۆیە گرنگە دایک و باب حەز نەکەن کە دەبێ بە دزی چاویان لەسەر وەی بێ بەبێ وەی کە منداڵەکە بزانێ بەڵکی بەو شێوەیە کە چونچین احتمالی وەی هەیە وەکو دایک و باب وەزیفەی منە کە ئاگادار بن. دکتۆریان جیاوازی چارەسەرکردنی ئەو نەخۆشانە چین کە تەنیا یەک ئالوودەبوونیان بە مادە هۆشبەرێک هەیە مەبەستم ئەوەیە وەک کەسێکە ئالوودە بە ئەلکۆل دەبێ و ئەوانەی چەندین ئالوودەبوونیان هەیە وەک هێروئین و حەب و نازانم گوڵ و گراس و ئەو جۆرە مادانە چه جیاوازی هەیە لەسەر چارەسەرکردنیان لە کولا چارەسەرکردنیان جیاوازە دەواقع شێوەی چارەسەرکردنەکەی بەشێک جیاوازی تێدا هەیە بەڵام بناغەکەی هەر یەک شتە کەسێکی ئەتیادی بە چەند شتان هەیە دەبێت لێی بکۆڵینەوە کە چۆنی دەست پێ کردو بە چ دەلیلێک ئیسفادە لە چێ هەیان دەکات بۆ چارەسەرکردن شتێکی کەمە هەوڵی دەکەین ئەوەیە کە بزانین کە فایدەی هەرێک لەو مادانە بۆ کەسەی چیەوە چوارچێوەیەشیدا ئیسفادەی لێ دەکات مەسەڵەن وەدار دەکەوێت کە مەسەڵەن زمانێکی کە ئیسان خۆشحاڵە مەسەڵەن لە یەکێک لەو مادە هۆشبەرانە ئیسفادە دەکات زمانێکی هەز دەکات کە هێندێک خەمۆکە لە یەکێکی دیکە لەوانە ئیسفادە دەکات جاروبارە ئەگەر ماوەیەکی زۆر چوبێ ئیدی فەرق ناکات لە هەموویان هەر وەک وەدەستی کەوت ئیسفادە دەکات بۆی کە مەسەڵەن هەر هۆشی خۆی بەرێ زۆر جار چاو لەوەی دەکەن کە دەمانەوێت بزانین بۆ دەیهەوێ هۆشی بچێت بۆ دەیهەوێ خۆی دوور بکاتەوە بۆ دەیهەوێ مەسەڵەن ئاگاداری هیچ شتێکی نەبێ ئایا نەخۆشی دەرونی دیکەی هەیە کە دەیهەوێ خۆی لێ پارێزی خۆی لێ دوور بکاتەوە یا هەرەوەیە کە تووشی ئالوودەبوون نیە و مادە نەبوو بۆ تەئسیری وانە کە دەیچێشێتەوە دەرمانی ئالوودەبوون بە چەندین مادان هەندێک زمانێکی زۆرتر دەبە پێویستی بە ئیمکاناتێکی زۆرتر هەیە و متاسفانە زۆر جاریسان دەبێت ئامادەجیوەی هەبێت ئەو کەسە لەسەر ڕاوە توش دەبێتەوە بەداخەوە ئەوە وەختێکی کە یەک مادەش هەیە ئەو خەتەرە هەمیشە هەیە بۆیش زۆر گرنگە کە ئیسان تەسەووری وەی نەبێت کە ئەگە جارێکی وەلاد نائیدی تەواو بوو بەڵکی بەداخەوە زۆر جار دەبێت ئیسان ئامادەجیوەی هەبێت کەسێک وەلاینا ئیمکانی زۆرە کە دیسان لەسەر ڕاو بچێت تووشی بێتەوە و ئەوە نابێتە هۆی وەی کە بڵێنەوە دەی جارێکمان کرد دو جارمان کرد نەبوو فایدەی نەئیدیەت و ناتوانانی بەڵکی وەختێکی چاو لە شێوەی دەرمان دەکەین لە توولی زەماندا چێک موفق دەبێت کە ئەو دەرمانە بەتەواو ئەو مادانە بەتەواو وەلا بنێ هەمیشە وەدار دەکەوێت کە چەندین جاران تێکۆشەوە و زۆر جاران ناموفق بوون و لەسەر ڕاوە گەڕاونەوە سەری بۆیە زۆر گرنگە هەمیشە ئامارەجیوەمان هەبێت کە لەسەر ڕاوە بتوانین یارمەتی ئەو کەسانە بدەین چونچین شتێک نییە کە ئیسان بتوانێت بە تەواوی بڕیاری لەسەر بدا و وەلای بنێ پێش دێ مەسەڵەن ئیسان یارمەتی وەردەگرێ ئەو مادانە وەلادە نییە ئیسفادە نە لە ئالکۆڵی دەکات نە لە هیچ مادەیەشی دیکە ساڵێک دو ساڵ پێ دەچێ شتێک پێش دەدە ژیاندا بەعیسی مەسەڵەن ناڕەحەتێکی زۆر دەبێ ئیمکانی وەی کە ئەو کەسە لەو چوارچێوەیدا بگەڕێتەوە سەرەوە مادە هۆشبەرانە یەکجار زۆرن بۆ ئەگەریش گەڕاوە ئیسفادی لێ کرد ئەوە دەلیلی وەی نەکەیدی هەموو شتێک ڕووخاوە لە بین چۆ نا ئەو نەفەرە
ئەلان تەجروبەیەکی هەیە لەسەرەوەی کە ئەمن دەتوانم ئەوانە وەلا بنێم ئەلانیش کە تووشی بوومەوە دەتوانین لەو تەجروبەی ئیستفادە بکەین جارێکی دیکەش بتوانین وەلای بنێ وەکو پرۆسێسێک دەبێت چاوی لێ بکەین تا بە تەدریج دەگاتە چارچێوەیە ژیان و تەجروبەهەیە کە دەتوانێت یارمەتی بدات کە ئیدی نەچێتەوە سەرەوەی بەڵکی ڕێگای دیکەی هەبێ بۆیەش گرنگە ئێستا هەمیشە بزانێت کە عملکرد و ئیستفادەی ئەو دەرمانانە بۆ کەسەی چییە لەبەر چه هۆیەکی دەچێتە لای ئەو دەرمانانە تا چوارچێوەیەکی دەستە لای ئەو دەرمانانە کەسێک کە مەسەلەن دە چوارچێوەی خەمۆشیدا دەچێت بۆ لای ئەو مادە هۆشبەرانە دەبێت ئەو چوارچێوەیدا هەمیشە دەوروبەرەکان ئاگاداری یارمەتی بدەن دەوری بگرن جاروبارە تەنیایی دەتوانێت عاملێکی ئەسڵی بێ ئەو دەمی گرنگە کە بنەماڵ و دۆستان هەمیشە ئاگاداری بن کە ئەو کەسە تەنیا نەمێنێتەوە چونچینەوەی بێتە نقطە زعفێک بۆ کەسەی کە تووشی وەی دەوێتەوە بەڵام خودی شێوەی دەرمانەکە بناغەکەی یەکە ئەگە بوو بە چەندین مادە معمولاً ماوەیەکی زۆرتر بخێن و پێویستی بە ئیستفادە لە چەندین دەرمان هەیە معمولاً کە بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو مادە هۆشبەرانەوە وەلا بنێ دکتۆر گیانزۆ سپاس کەسالێک هەیە کە قبولی ئەکەن کەسالێکیش هەیە کە قبولی ناکەن کە اعتیادیان پیا کردووە بە مادە هۆشبەرێک لە زۆر شوێنە من بەبەستم ئەوەسە کەسالێک هەست قبولیەکەن ئەژن بەڵێ ئێمە اعتیادمان هەیە و ئەبێ لەسەر چارەسەری بکەین لە زۆر شوێنە بۆ چارەسەرکردنی اعتیاد پەنا دەبەنە جۆرە دەرمانگەرێک وەک میتادۆن یا بە جۆرێکەژن با ئێمە مادە هۆشبەر لا بۆین ئەلکول لە جێخەیە ئەخۆنەوە کە چارەسەرکردنی میتادۆن خۆی دەبێتە هۆی جۆرێکی تر لە ئالوودەبوون و ئەلکولی شەروە ئایا ئەمە بۆ مانایە کە نەخۆشێک لە هێروئین ڕزگاری ببێ بڕێتە سەر میتادۆن ئەمە چە ڕنگدانەوەیکی هەیە ئیستفادە لە مێتادۆن لە زۆر جیان بە شێوەیەکی هەڵەیە بەداخەوە ینی کەسێکی مەسەلەن تریاک لە هێروئینی مەصرفەکەەوە مێتادۆنی دەنێت دەبێت لەسەر بەرنامەیەکی مێتادۆنی بدەنێت کە بتوانێت بە تەجریز وەلای بنێ لە عینی حاڵیشدا گرنگە یارمەتی ئەو کەسەی بدرێت کە چارچێوەی ژیانی خۆی ڕێکوپێک بکات مەسەلەن کاری هەبێ هەمووشەیەکی ڕێکوپێکی هەبێ هەمووشەی دەگەڵ ئەو کەسانەیە کە ڕەبتیان هەیە بە مادە هۆشبەرەکان کەم بکرێتەوە ئیمکاناتی ئابووریکی ڕێکوپێکی هەبێ کە مەجبور نەبێ بگەڕێتەوە لای ئەو زۆرە شتانە بنەماڵ و دۆستان دەوروبەری بگرن دەبێت بە بەرنامە بێت دەنا ئەوەی کە ئیسا مەسەلەن هێروئینی وەلانیە و دەست بکە بە ئیستفادە لە مێتادۆنی فەقەت بە بێوەی کە بەشەکانی دیکەی ژیانی ڕێکوپێک بکرێتەوە و یارمەتی وەربگرێت بۆی کە بتوانێت ئەو کاری بکە ڕێگایەکی دروست نییە بە شێوەیەکی باشترە چونچن مێتادۆن خاوێنە بە هاشکە زۆر جار مەسەلەن هێروئین تریاک و ئەو جۆرە شتانە شتی وای تێ دەکەن کە لە خودی هێروئین تریاکەش خراپترە بەڵام کافی نیە وەختێکی دەستیان پێکرد بە ئیستفادە لە مێتادۆنی هەدەف ئەوە بوو کە لە جیاوێک کە لەو مادە هۆشبەرانە ئیستفادە بکرێ شتێکی خاوێن هەبێت کە بە ماوەیەکی یارمەتیان بدە کە بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک بە ئەندازەیەکی زۆر مشخص چونچین حەب میزان و شتەکەی کۆنتڕۆڵ دەکرێت زۆر ڕاحەتتر ئیستفادە لە شتێکی بکەن کە لەشیان زۆر ئازێر نەبێ بتوان سەبرا ئەوی وەلا بنێن بەڵام بەداخەوە لە زۆر جیان وای لە هاتووە کە دەڵێن باشە ئەتۆ کە ئیستفادە لە هێروئینی کردووە زۆر دەتوانین لە مێتادۆن ئیستفادە بکەیت زیاتر ئەوەش بخۆی بەقەناعەتی اعتیادە ینی کۆمەچی یەکجار زۆر نییە تەفاوت هەیەک هەیە مەسەلەن کەسێکی کە مێتادۆنی دەجێتێ ئیدی وەخت و زەمان و پوڵێکی زۆر لەسەرەوەی دانانە ئیستفادە لە مێتادۆنی بکەین ئەگە مەسەلەن دەوڵەت بە ئیختیاری بنێ نیگەرانی وەی کە مەسەلەن هێروئینی وە چەند ناکەوێتەوە کەم دەبێتەوە هەموو شوێ دەگەڵ کەسانێکی کە سەرکاریان هەیە دەگەڵ مادە هۆشبەرانە و کرین و فرۆش و فلان وانە کەمتر دەبێتەوە ینی بە شێوەیەکی جەمعەیەکی موسبەتی تێدایە بەڵام هەمیشە دەبێت لەسەر بەرنامەیەک بێ کە لەوەی کە ئیستفادەکەی سەبرا بکەمی بکەی و کە بتوانی وەلای بنێ تەناویش بۆ خۆی بە شێوەیەکی متاسفانە هەر نوعێک ئەعتیاد دەێتی هەرچەند کە مێتادۆن دەواقع
مادەی ئەسلی نییە و تریاچەند گۆڕیوە وایان لێ کردو کە ئەو حاڵاتانەی کە تریاک مەسەن یا هێرۆین دەیدا نایدا، بەڵام بەشێک لەوانێت جوبران دەکاتەوە. این حاڵ لە کافی نێوە نەزەری من بەڵکی دەبێت هەمیشە بەرنامەڕێزی لەسەر کەم بکرێتەوە. ئەوش پێویستی چوارچێوەیەکی باش هەیە کە ژیانی تەرەفیش بتوانێت ئینسان بگۆڕێەوە، یارمەتی بدا بکەوێتەوە سەر خەتێکی ڕێکوپێک. دکتۆر گیان لەغزش ئەو شتێکە بەگوێ فرە کەس ئاشنایە لەغزشکردن هۆکاری چییە؟ ئەوانەی کە بە ماوەیەکی زۆر واز لە هەموو شتێک دێنن بەس ئەڵێن خۆزگەم بۆ ئەو ئانەی کە ئێمە مادە هۆشبەرەکانمان بەکارەهێنا، یعنی ئەوەندە نائارامی و نامەژغڵەی و مەژغەڵە و کێشەیان هەیە ئاواتە خوازن بۆ ڕۆژانەی کە مادە هۆشبەرەکانیان بەکارەهێنا کە مێشکیان ئارامتر بوو و ئەڕۆنەوە سەر مەصرفکردن بە ئیسڵاح کوردی خۆمان بڵێن بەکارهێنانی مادە هۆشبەر. چ هێنێک هەیە، چ ڕێگە چارێک هەیە بۆ ئەوەی کە کەسێکە واز لە هەموو شتێک دێنێت دووبارای نەکاتەوە، نەڕێتەوە بەو ڕێگا، ئەو ئەزمونە بە ئەدیسان تەجروبە نەکاتەوە، عەفوکەن ئەو ڕێگە دوارە تەجروبە نەکاتەوە. بەداخەوە هۆیەکان زۆر جیاوازن، یەک و دوو سێ نین، لە فەرد تا فەرد فەرق دەکات لە مرۆڤ تا مرۆڤ. یعنی دەتوانێت جاروبارە ئەوە بێت کە مەسەلەن شتێک لە ژیاندا دەگۆڕدرێ کە بە هەستی وان قابلی حەل نێ، مەسەلەن تووشی مشکلاتیشی دەبن کە بە نەزەریان قابلی حەل نێ. جاروبارەش هەمیشە شتی منفی نییە، جاروبارە مەسەلەن دەکەونە سەر خەتێکی ژیان کە بە نەزەری خۆیان زۆر بێتام و بێمانا و سادە و لێی ماندوو دەبن، خۆیان هەست دەکەن کە لێی ماندوو دەبن. زۆر جارکردنەوەی دەکۆڵینەوە کە کەسانێک تووشی ئەوەی دەبن کە لەسەرڕاوە دەگەڕێنەوە بۆ وای تەوەز دەبین کە مەسەلەن هێندێکیش شات مشکلی دەرونی دیکەیان هەبوو کە یارمەتیان بۆ وەرنەگرتووە. مەسەلەن بەشێکی زۆر مشکلیان هەیە لەسەر تەمەرکوزی، و ئەو مشکلیان تقریبان هەمیشە هەبوو، نائارامەیەک و ناتوانایی لەسەر تەمەرکوز هەبوو، چونچی قەت نەیانتوانیوە یارمەتی وەربگرن، نائارامێکی دەرونیشان هەیە بەهۆی وەی. زۆر جار کە مەسەلەن ئیستفادە لەو مادە هۆشبەرانەوە لا دەنێن و دەکەونەوە سەر خەتێکی ژیان کە کارێ دەکەن، مەسەلەن خانەوادەیان هەیە، دۆست و ڕەفیقیان هەیە، بەڵام هەر ئەو هەستە ناخۆشیان هەیە کە نائارامێک وجودی هەیە، تەمەرکوزیان بۆ زەحمەتە و ژیان بە نەزەریان شتێکە کە ئینسانی ماندوو دەکات، یعنی هیچ هەیەجانێک و خۆشیشی تایبەتی تێدا نیە، داینی حاڵیش دەکات دەروونە نائارامە. ئەگەر ئەو کەسانە یارمەتیان بۆ بەشەی وەرنەگرت پێ، ئەوە درەنگ یازوو تاسییان لێ دەکات و دەستنەوە سەرەوە مادە هۆشبەرانە بە خاچی ئەو هەستێکی دیکە دەدا، یا مەسەلەن جاروبارە بەعیز دەبێت کە ئەو نائارامەی دەرونیاندا هەیە کەمتر دەبێتەوە، و ئەو شتێک کە هەمیشە وە دوای هەن بۆ خۆیان دەیانەوێت حاڵەتی ئارامیشیان هەبێ، هەموو کەس پێی خۆشە ئارامیشی دەرونی هەبێ. ئەگەریش زۆر دەروندا ئینسان نائارام بوو لە دوای شتێکی دەبێت حەلی بکەیت. زۆر جارانیش لە چاوی خۆیان ڕا مەسەلەن چوارچێوەیەک شەرایطێک ساز دەبێت کە هەست دەکەن ئیدی هیچ ڕێگا حەلێک نییە و ژیان معنایەکی وای نییە و ئەو دەمی هەرچەند کە مەسەلەن مشکل هەبوو بەڵام هەستێکی دیکەش هەبوو وەختیشی ئیستفادەیان لەو مادە هۆشبەرانە دەکرد، دەگەڕێنەوە سەروانە لەسەرەوە ئیستفادە دەکەن، یا جاروبارە فکری وەی دەکەنەوە کە شاید مەسەلەن بتوانم هەفتەی جارێک مەسەلەن کەمێک ئیستفادە لە یەکێک لەوانە بکەم کە خۆشیێکی بدا بە ژیان، مەسەلەن یا بەشێک لەو هەستانەیە کە ئەو دەمی هەمبوو بتوانم هەم بێ. ئەوە دەبێتەوەی وەی کە لەسەرەوە ئیمتحان دەکەنەوە بەڵام ناتوانن بەو شێوەیە کە دەبیریاندا ئیستفادە لێ بکەن، بەڵکی دەبێت مەصرفی هەموو ڕۆژە یا مەصرفی یەکجار زۆر. زۆر باشە. دکتۆر گیان دەسوچاوە خۆش بێمە بۆ ئاخرین پرسیارە، خێزان و کەسوکاری کەسێکی ئالوودە بوو دەتوانێت چه ڕۆڵێکی هەبێت لە چارەسەرکردن و چاکبوونەوەی ئالوودەبوواندا؟ دەرواقع یەک کەلیمەیە، ئەویژەوەیە پشتیوانە بن. زۆر گرنگە ئینسان هەمیشە ئەوەی دەبیردا هەبێ کە کەسێکی تووشی ئەو ناکوچانە دەبێ کەسێک نێک ئەوەی بەڕاستی بە
فکرێکی ئاوەڵە هەڵبژار بێ و پێی خۆش بێ کە بەردەوام بێ لەسەروەی هەرچەند کە دەبینێت کە زەرەر و مشکل و ناکۆچی دیکە ساز دەکات. بەڵام خاصیەتی مادە هۆشبەرەکان ئەوەیە کە وەختێکی ئینسان پێیان ئالوودە بوو هەستی دەرونی ئەوەیە کە دەبێت هەر ئیستفادەی لێ بکات، واگە ئیستفادەی لێ نەکا ئەزیەت دەبێت. هەروەچی کتتون بناغەیەکی ژینەتیکیش هەیە، ینی ئامادەجێکیش بۆەوەی هەیە کە بەعیز دەبێ ئەو کەسانێک کە ئیستفادە لەوەی دەکەن هەستێکی دیکەیان هەیە لە ئەو مادەنە و یا پێی ئارام دەبنەوە یا هەستێکی زۆر خۆشیان بۆ ساز دەبێ یا لە شتێهایەکی کە زۆر ناخۆشە دەرویان دەدەگوزارێ دوور دەبنەوە یا هێندێک لێ دەحەسێنەوە. هەمیشە دەبێ وای چاو لێ بکەین کە هەدەفەکە دەرواقع ئەوەیە کە یا بە شتێکی بگەن کە بە دڵیانە یا لە شتێکی دوور بنەوە کە پێیان نەخۆشە. دەرسەدێکی زۆر کەمیشدا ئەوەیە کە مشکلاتی دەرونی دیکەیان هەیە کە باعث دەبێ هەموو شتیان بە نەزەر قورس دێ، مەسەلەن پێیان خۆش نە لە هیچ شوکارە بکەن، پێیان خۆش نیە مەسەلەن وەکو خەڵکی دیکە ژیان بکەن بە خەتیوەی کە بە نەزەریان زەحمەت دێ، هەست دەکەن کە بۆیان زەحمەتە. مەسەلەن بۆ کەسێکی کە ناتوانێت تەمەرکوزی کافی هەبێ و نیگەرانی دەرونی دائیمی هەیە، بەڕێوەبردنی ژیانێکی معمولی بەبێ ئیستفادە لە مادەی هۆشبەر شتێکی زەحمەت بە نەزەر دێ لە چاوی خۆی ڕوە. ئەو کەسان پێویستیان بە یارمەتیی زۆر زۆرتر هەیە و زۆر جاران پێویست بە ئیستفادە لە دەرمانی دیکە هەیە. بنەماڵ دەبێ فقط پشتیوانە بێ، چونچین زۆر زار بۆ خۆیان ئەسان ئەترافی بەوەی ناکەن کە ئەتیادیان هەیە. دەبێ ئینسان هەر پشتیوانەیەک بێ کە دائیمەن ئامادەی وەی بێ کە قسان لەگەڵ بکە لە جێی جیاواز یارمەتیان بۆ وەربگرێ، دەگەڵیان بێ و بڕوا بۆی کە بتوان یارمەتی وەربگرن و هەر چەند جاریش کە گەڕانەوە سەر ئیستفادە لەو مادە هۆشبەرانە دیسان هەر پشتیوانە بن، نەوەی کە بڵێن ئیدی ئەمن ناتوانم و ئیدی بەسە و چونکی قورسە، شتێکی زۆر قورسە. ئەوە بە کوتن سادەیە کە پشتیوانە بن، بەڵام ئەمەلدا کارێکی پاڵەوانە نییە، بە خەچی وەی کە کەسێکی کە تووشی ئەو مادە هۆشبەرانە دەبێ ژیانی دەتوانێت بنەماڵێکی تێکدا و ئەوەی کە ئینسان بتوانێت پشتیوانە بێ پێویستی بە خۆشەویستێکی زۆر هەیە و ئەو خۆشەویستیە زۆر جار بناغەی وەیە کە ئەو کەسە بتوانێت یارمەتی وەربگرێ و ئینسان نابێت پاشی جارێک یا دوو جار یا سێ جار تەسلیم بێ، بەڵکی دەبێت کەڕەت دوای کەڕەت هەر دیسان وەکو پشتیوانەیەک بمێنێتەوە و یارمەتی بدا کە بچێ یارمەتی وەربگرێ. دایک و باب بنەماڵ بۆ خۆیان معمولاً زانایی و توانایی وایان نییە کە بە ئەندازەی کافی یارمەتی کەسێکی کە تووشی ئەتیات هەیە، بەڵکی دەبێت ئینسان یارمەتی وەربگرێ لە کەسانێکی کە زانایی تایبەتیان لەسەری هەیە بتوان ئیستفادە لە دەرمانیش بکەن. دکتۆر گیان زۆر سپاس، هایسە کاتی خۆتان ناوی اختیاری ئێمە و بینەران دەستە چاوتان خۆش بێت. خواهش دەکەم، خۆشحاڵم، سپاس دەکەم، ڕۆژی خۆشتان بێت. زۆر سپاس بژیت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە تا چاوپێکەوتنێکی دیکە ماڵاوە.